دۆڵی ئاکۆیانە لە قەزای ڕەواندۆز کۆبوونەوەی زبڵ و خاشاکی زۆر هەراسانی کردوون. ژمارەیەک هاوڵاتی خۆبەخشی دۆڵی ئاکۆیانن. ئەوان لەسەر ئەرچی خۆیان و بە خۆبەخشی هەستاون بە کۆکردنەوەی زبڵ و خاشاکی گوندەکەیان بۆ ئەوەی چیتر بۆنی ناخۆش و زبڵ لە نێو گوندەکەیان نەمێنێ و داوا دەکەن حکوومەت لە ماوەیەکی زوو چارەسەری ئەم گرفتە بکات. ئێمە وەکو کۆمەڵک لە گەنجانی دۆڵی ئاکۆیان ئەمڕۆ هەستاوین لە بەرەبەیانێکی زووەوە سەرقاڵی کۆکردنەوەی تەواوی ئەو زبل و خاشاکانین دۆڵی ئاکۆیان هەر لە سەرەوەی گوند تا نزیک بێرۆیان کە بەداخەوە ماوەی زیاتر لە 4 هەفتەیە هیچ زبل و خاشاکەک لێرە کۆ نەکراوەتەوە کە ئەوش بۆتەوەی نیگەرانی زۆر بێهێرە زۆری دانیشتوانی ئەو سنوورە. زۆر بەداخەوەیان بە تایبەتی لە سەردەمەکی وەکو ئێستا کە نزیک هەڵبژاردنە حەقوا بوو ینی لایەنە پەیوەنددارەکان هەرچی زووە ئیشیان بۆ کردبا کەەوە خەڵک نیگەران نەبێ خەڵک لەوە زیاتر حادز نەبیت لەبەرەوەی ینی هیچ شتێکۆکو زبل و خاشاک نییە ینی ئەوە بەتوانم بڵێم ینی پێداویستێکی سەرەکی ڕۆژانی ژیانی خەڵکە لێرەکە ئەتۆ بێ ئەتو بەمەسەن بە تایبەتی ئاو کارەبا زبر و خاشاک هەندێک شتی دیکە ئەوانە ینی شتێکی سادەن بۆ ژیانی هەر ئینسانێک لە هەر شوێنێکەبی بە حقەت بەداخەوە دەبواە هەرزوو نەک زیاتر لە 4 هەفتەیە لێرە خەریکە دۆڵی ئاکۆیان ببن زبر و خاشاکەوی زۆر بەداخەوە حەقوا بوو کارێکیان کردبا لەوەی هەم ئەو کۆمەڵە گەنجەی کە لەم کۆمپانیایش لەم گروپە ئیشەکەن یعنی ئێستا ئەوانش بژێوی ژیانیان وەستاوە بەهۆی وەستانی ئەو کۆمپانیایەکە ناتوانێت هیچ زبر و خاشاکێک کۆک بکاتەوە. ئەوە تقریبا 3 هەفتەیە ئەمە بەڕاستی دەڕزارەتێکی زۆر داینە بە تایبەتی گاڕانێ گوندی ئاکۆوە ینی بەس بە حلاگە بە هیلاک چوو ئەو سفرەی سەفەری خاستن سفرەی سەفەری قەناحەتە تەبی وەراغی نەهێشتن ینی بەڕاستی ئەمە داواکارن لە حکوومەتی هەرێم بە زووترین کات بەهانان بێ ئەگەنا ینی مانتیقەی سیاحینە بەڕاستی بەداخەوە ینی ئەمە ینی ئیوە ئەو شتەیە بینین ینی ئەو پیسپەرۆسایەی لە گوندی خۆ وەڵی نەمێشە هەنجوینن ما دەنا قۆدیە بپسیادا نە سێر و شتنما ینی بەڕاستی زۆر بەڕزالەتین ینی بەرامبەر بەو زبر و خاشاکەی ینی هەوڕۆکە شەمە وەکو ئەنجومەری گوندی ئاکۆ بڕیارندا بهێن ئەو زبر و خاشاکەی لە سەجادەی لابن دوونێ مەکتەبێ گوندی بەخوای بەخۆ بەدەستی خۆمتەری سوێداینە ینی بەس لەوەی زبر و خاشاشی تێ بکەن لە کۆر ئەو گوندەیەوە بیتەوە. ئێمەکو خۆبەخش خەڵکی گوندی ئاکۆیان هەرستان بە پاکردنەوەی ئەو زبر و خاکاکەی حکومەتداری ئەو حکومەتداری بە هەموو خەڵک پێکرا حکومەتداری ئیوانە بکات نەوێرن هەرمەداری خۆمان بینە دەرێ لە بە ئەو زبر و خاکاکەی هیچ حکومەتداریش ئیوە ناکرێت حکومەتداری وە بیمەدارێکی کچکە بینە حکومەتداری وە ئەیکات ئاژەڵەکانی دەن ئەوێ خۆن تووشی نەخۆشیە بن زۆر ئەوە هەیە ماراتێ پێ مردیا زۆر خراپە ئەو شتیوانە دەبی عیلاجێکمان لێ بکەن لەو زبر و خاشاکەی. لە دۆڵی ئاکۆیان ئەما ڕێگەی هاتنە بۆ قەزای ڕەواندۆز ڕێگاکە پڕ بووە لە زبڵ و خاشاک سیمای شاری بە تەواوی ناشرین کردووە بێباچی حکوومەت لە بەرامبەر پێنەدانی مافەداراییەکان بە ژینگە پارێزان وای کردووە بایکۆتی کارەکانیان بکەن نزیک 4 هەفتەیە زبڵ و خاشاکی دۆڵی ئاکۆیانیان فڕێنەداوە. بێباچی دەسەڵات بەرامبەر بە هاوڵاتیانی گەیشتۆتە ڕادەیەک مافە سەرەتاییەکان بە هاوڵاتیان ڕەوانابینن زبڵ و خاشاک ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت و چارەسەر نەکردنی بە شێوەیەکی زانستیانە هۆکارە بۆ پیسبوونی خاک و ژینگە و لە داهاتووشدا کاریگەریە نەرێنیەکانی زیاتر بەسەر ژینگەی کوردستان دەردەکەون. ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.